دوای دەرچوونی یاسای نەوت و گازی هەرێم لە ساڵی 2007 و دەرچوونی یاسایەکی تایبەت بە بەڕێوەبردننی سندوقی داهاتە نەوت و گازیەکان لە ساڵی 2015 تا ئێستا حکومەکانی ئەو دوو یاسایە بۆ دروستکردنی سندوقەکان نەچوونەتە بواری جێبەجێکردن و وەک مەرەکەبی سەر کاغەز ماوەتەوە. باپی بە دوواداچوونێکی عومەر گوڵپی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بۆ کێشەکە و لایەنی بەرپرس و بڕی داهات و هەوڵ و فشارەکان لەو بارەوە ڕایگەاندووە بە پێی خاڵی شەشەم لە ئاستی چاکسازی هێڵەگشتیەکانی کارنامەی کابینەی نوێم حکوومەت بەڵێنی داوە کار بکات بۆ چەسپاندنی شەفافیت لە گشت بوارە داراییەکانی هەرێم بە تایبەت لە بواری داهاتە نەوتیەکاندا بۆ ئەو مەبەستەش پێویست بوو کار بکات بۆ دامەزراندنی سندوقی داهاتە نەوتی و گازیەکان. بەڵام دوای 3 ساڵ و 2 مانگ لە تەمەنی ئەم کابینەیە سندوقەکە دروست نەکراوە. ئەگەر بۆ هەر بەرمیلێک نەوتی هەناردەکراوی هەرێم بڕی 95 دۆلارە ژمار بکرێت، ئەوە بڕی فرۆشتنی نەوت مانگانە لە 1 تریلیۆن و 919 ملیار دینار نزیک دەبێتەوە کە بە پێی وتەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەو پارەیە ئەگەر تەنها لە 140 بگەڕێتەوە خەزێنەی گشتی ئەوە مانگانە نزیکەی 787 ملیار دینار لە دەرەوەی ڕێکارە یاسایی و ژمێریاری و دارایی و دامەزراوە یاساییەکان مامەڵەی پێوە دەکرێت و بە پێی یاسای نەوت و گاز مامەڵەی لەگەڵ ناکرێت. هەروەها ملکەز نییە بۆ هیچ دەستگایەکی چاودێری و وردبینی لە هەرێمی کوردستان بە پەرلەمان و دیوانی چاودێری داراییشەوە. ئەنجومەنی هەرێم بۆ نەوت و گاز بەرپرسیاری ڕاستەوخۆی ئەم دۆخەی نەوت و گاز و نەبوونی شەفافیت و دانەمەزراندنی سندوقی نەوت و گاز و کارنەکردن بە یاساکانە کە پارتی و یەکێتی و گۆڕان تێیدا بەشدارن. پەرلەمانتارەکەی کوردستان دەڵێت لە 2 ساڵی ڕابردوودا چەندین جار بە دوواداچوونمان کردووە و هەوڵمانداوە و فشارمان کردووە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان لە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی هەرێم بۆ نەوت و گاز و وەزارەتی سامانە سروشتیەکانەوە دەست نەکەوتووە.